دۆزینەوەیەکی نوێ دەڵێت داینەسورە گۆشتخۆرەکان ئەوانەی 90 ملیۆن ساڵ لەمەوبەر لە ئەرجەنتین ژیابوون ڕاوچیەکی دڕندە بوون و باڵەکانیان سوودێکی ئەوتۆیان بۆیان نەبووە و تەنانەت بۆ گرتنی نێچیرەکانیشان بەکاریان نێناون. زاناکان دەڵێن لە باکووری پاتاگۆنا لە وڵاتی ئەرجەنتین پاش ماوەی بەبەربووی داینەسوری دوو پێیان دۆزیوەتەوە لە جۆری گوالی جۆشە نییە کە درێژەکەی گەیشتۆتە 8 مەتر، باڵی بچووکی هەبوو و درێژی تەنها 6 سانتیمەتر بووە. بەبەربووی گالیجۆ لە پارێزگای ڕیۆ دی جانیرۆ لە ئەرجەنتین دۆزراوەتەوە، یەکێک بووە لە جۆری داینەسورە دڕندەکان لەسەر دوو پێڕاویان کردووە و گەورەترین بوون. وەک زاناکان دەڵێن ئەوەی سەرنجڕاکێشە لە میانەی ملیۆنەها ساڵی پەرەسەندنی ئەم گیاندارانە جەستەیان و سەریان گەورە بووە، بەڵام باڵیان بە بچووکی ماوەتە و کاری ئەوتۆی نەبووە. زانای پاژماوەی بەبەردبووەکان پیتەر ماکۆفسکی لە مۆزەخانەی فیلد لە شیکاگۆ دەڵێت بوونی دوو پەنجە لە باڵێکی کورددا تەنها لە جۆری تایرانۆسۆردا هەبووە، لەوانەش تیرێکس کە هەمان شێوەیان هەبووە. ماکۆفسکی دەژڵێت ئەم جۆرە بەجیا پەرەی سندووە و لەگەڵ تایرانۆسۆردا ڕەچەڵەکی هەوبەشیان نەبوو و دوو گروپی جیاواز بوون. توێژینەوەیەک لەسەر تاقینەوەی ئەستێرەکان بۆ تێگەیشتن لە ژیانی ڕابردوومان لەسەر زەوی. زاناکان زانیاریان هەیە دوو لە ئەستێرە گەورەکان 300 ساڵی تیشک دوور لە زەویەوە 10 ملیۆن ساڵ لەمەوبەر تەقیونەتەوە. یەکەم لە نێوان 8 بۆ 7 بۆ 6 بۆ 5 ملیۆن ساڵی خەیاندووە، دووەم دوای نزیکی 3 ملیۆن ساڵ ئەو دەمەی شیردەرە گەورەکان لەسەر زەوی ژیاون، وەک ماموس و ورچە تەمەڵەکان، ورچ و با و باپیرانی مرۆڤ. لەو سەردەمەدا زەوی بە گۆڕانکاری سەرەکی جیۆلۆجی و ژینگەیدا تێپەڕیوە، تەنانەت هەندێک حاڵەتی تیاچوونی جۆرەکانی تێدا بووە. بەر لە 10 ملیۆن ساڵ لەمەوبەر ناوچەی ناوەندی ڕۆمانیا لە ترانسیلڤانیا داینەسورێکی کورتەباڵا ژیاوە، گرفتی دوومەڵی هەبووە. دوومەڵەکە جۆری ژێرپەنجە نەبووە وەک ئەوەی لە ئێستادا لە مرۆڤدا و شیردەرەکان و خشۆکاندا هەیە. کاکیلەی ئەو جۆرەی بەم دوایانە لەلایەن توێژینەوانی زانکۆی ساوثهامپتنەوە دۆزراوەتەوە بە ناوی تێلماراسۆرس ترانسلڤینەکس، جۆرێک لە داینەسورە سەرەتاییەکانە و دەمی هاوشەوی دەمی مراوی بووە. ناسراوە بە هادرۆسۆر. بۆ یەکەم جار زاناکان بۆیان دەرکەوتووە لە پاژماوە بەردینەکانیدا دوومەڵی هەبووە. ئەم دۆزینەوەیە لەم جۆرەدا بە یەکەم لە مێژووی پاژماوە بەردینەکاندا دادەنرێت و بە بەڵگەوە بەردەست دەکەوێت. لە نێوان 67 بۆ 69 ملیۆن ساڵ لەمەوبەر ژیاون لە ناوچەی وەک ناویان لێناوە دۆڵی داینەسورات لە ترانسلڤانیا لە ڕۆمانیا و لەلایەن یونسکۆوە بە ناوچەیەکی پارێزراو دانراوە. زاناکان لە ویلایەتی مۆنتانا لە وڵاتەی یەکگرتووەکانی ئەمریکا ڕایانگەیاندووە پاژماوەی بەردینی جۆرێکی نوێی داینەسوری شاخداریان لە جۆری ترایسراتۆپس دۆزیوەتەوە. ئەم جۆرە نوێیە کە لە سەری گەورە بوو و بەنایەبوو بێ وێنە دادەنرێت، دەژڵێن کۆمەڵێکی کەم بوون و لە باکووری ڕۆژئاوای وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ژیاون. نازناوی جودەسی لێنراوە لەسەر ناوی ڕووباری بەردینی جودەسی دەوڵەمەند و پاژماوەی بەردینی داینەسورات لە ویلایەتی مۆنتانا. پاژماوەکە لەو ناوچە تەختە دۆزراوەتەوە بەر لە 75 ملیۆن ساڵ پڕ لە ڕۆک بوو بە پاژماوەی ئێسکی داینەسورات دەوڵەمەند بووە. تا ئێستا بەلایەنی کەمەوە 9 جۆر ئێسکی لێ دۆزراوەتەوە.